بە نێوەندگیری سیئۆل و بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو پەیوەندیەکانی نێوان واشنتن و پیۆنگیانگ بەرەو ئاساییبوونەوە دەچێت و خەریکە بەستەڵێکی 70 ساڵەی نێوان ئەو دوو وڵاتە بەرەو توانەوە دەچێت. لەو نێوەندەدا بڕیارە بەم نزیکانە و لە مانگی ئایاری داهاتوودا دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کیم جۆن ئونی سەرۆکی کۆریای باکوور کۆ ببنەوە. ئەمەش دوای ئەوەی کیم جۆن لە ڕێگەی ڕاوێژکاری سەرۆکی کۆریای باشوورەوە ڕازامەندی نیشاندا لەسەر ڕاگررتنی تاقیکردنەوەی ناوکی و موشکی بالیستی. لەوبارەوە چونگیۆنگ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی کۆریای باشوور دوای کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسی لە ناوەڕۆکی پەیامەکەی سەرۆکی کۆریای باکوور بۆ سەرۆکی ئەمریکا کرد کە چاوەڕێیە لە نزیکترین کاتدا لەگەڵ ترامپ کۆ ببێتەوە. وتیشی سەرۆکی کۆریا بەڵێنی داوە لەمە دووە تاقیکردنەوەی ناوکی و موشکی بالیستی ئەنجام نەدات. لە بەرامبەر پەیامەکەی کیم جۆندا ترامپ ڕایگەیاندووە بۆ ئەوەی نیمچە دوورگەی کۆریا بە شێوەیەکی یەکجاری لە چەکی ناوکیدا بماڵدرێت مانگی ئایار لەگەڵ کیم جۆن ئونی سەرۆکی کۆریای باکوور کۆ دەبێتەوە. لەلایەکی دیکەوە سارا ساندەرز وتەبێژی کۆشکی سپی هەواڵی کۆبوونەوەی ترامپ و کیم جۆنی پشتڕاست کردێتەوە بەڵام ڕایگەیاندووە تا ئێستا کات و شوێنی کۆبوونەوەکە دیاری نەکراوە. لا کاردانەوەی ئەو هەوڵەی کۆریای باشووردا بۆ لێکنزیکردنەوەی پیۆنگیانگ و واشنتن هەریەکە لا یابان و چین پشتیوانی خۆیان بۆ ئەو هەنگاوانە دەربڕی. لەو بارەیەوە شینزۆ ئابی سەرۆکوەزیرانی یابان وێڕای خۆشحاڵی بە گۆڕانکاری لە سیاسەتی کۆریای باکووردا ڕاشی گەیاند مانگی داهاتوو سەردانی واشنتن دەکات و لەگەڵ ترامپ ئەو پرسە تاوتوێ دەکات. لای خۆیەوە مۆن جای ئین سەرۆکی کۆریای باشوور کۆبوونەوەی نێوان ترامپ و کیم جۆنی بە مێژووی وەسف کرد و ڕاشی گەیاند. نەک تەنها کۆریەکان بەڵکو هەموو ئاشتی خوازانی جیهان بەو هەنگاوە خۆشحاڵن. بەڵام سەرەڕای خۆشحاڵی وڵاتانی ناوچەکە و جیهان با لێک نزیک بوونەوەی نێوان واشنتن و پیۆنگیانگ بەشێک لە سیاسەتمەدارانی ئەمریکا گومان لەو هەنگاوەی سەرۆکی کۆریا دەکەن و پێیان وایە کیم جۆن دەیەوێت دیاری بەکات بکات و لە ساتی بەڕێوەچوونی دانوستانەکاندا بەردەوامی بدات بە تاقیکردنەوەی چەکی ناوکی و موشەکە بالیستیەکان.